بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزی دوێت سەرەتا بە کەش و هەوا دەست پێکەم دیارە لە سۆرانیش هاوشێوەی شار و شارۆچکانی تری هەرێمی کوردستان کەش و هەوای ناوچەکە باراناوی بووە تا تقریبان چارێکێک 20 دقەش پێش ئێستا باران بەردەوامی هەر هەبوو لێرە بڵێ بەشەوەی نەمەنم باران بەردەوامی هەبوو و بەپێی پێشبینەکانی کەشهواش تا ئێوارەی ئەمڕۆ بارانبارین بەشەوەی پسر بەردەوامی هەبێ و لە ئێستادا کەشوهوای ناوچەکە هەوری تەواوە بەرزترین پلەی تۆمارکراوی گەرما لە سۆران ئەمڕۆ 6 پلە ئەبێ و نزمترینیشی 4 پلە ئەبێ بەراورد بە چەند ڕۆژێک پێش ئێستا کەشوهەوا پلەکانی گەرما تا ڕادەیەک بەرز بوونەتەوە ئەم ساڵ ساڵێکی سارد بوو بەراورد بە ساڵانی ڕابردوو بە حکومەوەی بەفری زۆر باری لە ناوچەکە وای کرد کە پلەکانی گەرما زۆردا ببەزن. بابەتی گەرمی ڕۆژ لە ئیدارەی سۆران لە ئێستادا بریتە لە کارەبای 24 کاتژمێری بڵێن پرۆژەی ڕووناچی کە هاوڵاتیان گلەیەکی زۆریان هەیە ئەگەرچی هاوڵاتیان دڵخۆش بوون بە هاتنی پرۆژەی ڕووناچی کە کارەبایان ببێتە 24 کاتژمێری بەڵام لە ئێستادا هاوڵاتیان بەهۆی ئەو پارە زۆری کە بۆیان هاتۆتەوە گلەی زۆریان هەیە کە لە توانایاندا نییە ئەو پارەیە بدەن بە حکوومەت. من بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەسەر بابەتی هاتنەوەی ئەو ڕێژە زۆری ئەسمەلای پسپۆرێکی بواری کارەبا بەڕێز کاکارۆخ گەڵاڵیمان لەگەڵەبێ کاکارۆخ سڵاوتان لێبێتن. هاوڵاتیان گلەی زۆریان هەیە پارەی زۆریان بۆ دێتەوە گەر بۆمان باس بکەی هۆکارەکەی چییە؟ سپاس بۆ ئەم دەرفەتە لە کەناری ئاسمانی پێیان بەڵێ ئەو ماوەیە کە دەبینین لە سنووری قەزای سۆران بۆ تایبەتیش هەرێمی کوردستان بەعام خەڵک یعنی بە زۆر نیگەرانە لە نرخی هاتنەوەی کارەبای نیشتیمانی ئەوەش بە هۆی ئەوە بۆکە ڕاگەاندنی پرۆژەی ڕووناچی کە بەڕاستیانی نیگەرانێکی یەکجار تەواوی لە هاوڵاتیان دروست کردیا یعنی وەکو ئەوی بەڵاویتن کە هیچ پێوەرێک لە بۆ هاوڵاتیان دیاری نەکرابیتن کە بتوانیتن ئەو داهاتی ئایا پێدەڕواتن یان ناڕوات باشە ئەنی بەکە دەبینین ئێستا هاوڵاتیان لە 2 مانگجارێک موچەیەک وەربگریت بەڵام کە دەبینین یان ئێستا یەکێک دێتن 150,000 پارێک کارەبای 500,000 پارێک کارەبای 300,000 پارێک کارەبای یعنی نازانی بەس پێوەرەکە و ڕێژانە دیاری دەکرێن ئەوەی کە هاوڵاتیانن لە بەدیلی نەبوونی سوتەمەنیش لە بەدیلی نەبوونی سوتەمەنیشان ناچارن دەستیان بردووە بۆ بەکارهێنانی کارەبا بۆ گەرمکردنەوە ئەوە شیەکە لە هۆکارەکان مەسەرەن کە هاوڵاتیان بارێکی گرانتریان لە کارەبا دەکەوتە سەرشان ئەوەی کە هەیە لە ماوەی ڕابردوو ئەو نرخانەی کە لە کارەبای 24 کاتژمێری دیاری کراون بەڕاستی نرخەکان مای نیگەرانی نەبوو هاوڵاتیان یعنی ئێستا گەر بینەمە 400 وعدەیان بۆ ئێمە دیاری کردووە وەک هاوڵاتیەک لە لیڤری یەکەم بەکاری بینین بە 72 دینار ئەگەر تەماشا بکەین دەتوانین ئەو بڵان ساڵ بستیتن بە عەدەک 400 وحدەیە بەشی چەند دەکات؟ ئەو 400 وعدەیە تۆ حیساب کە وەکو ئەوەی پێشان کە لەمونەمە هاوڵاتیەک 2 ئەمپێر 3 ئەمپێر کارەبای مۆریدەی ڕادەچشە باشە هەر هەمانە شتەیە کە دەتوانین لە مارە خۆت بەکاری بینی زیاتر ناتوانین لە 400 وعدەیە بەکاری بینی ناتوانی سپلێتی پێدا بگیرسێنی گێزەری پێدا بگیرسێنی بە 400 وحدە؟ نەخێر ناتوانێ تا چەندە بارگرانی دروست کردووە ئەبینی بەڕێوەراتی کارەبا لێدوانی جیاوازەدا بەڵام خەڵک هەرچی ئەیبینی لە کۆمەت نووسینە لە بابەت نووسینە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیان پێی ئەگەی ڕێژێکی زۆر خەڵک پارەی بۆ هاتوۆتەوە وەڵاهی ڕاستیە من دوێنێ ئەو لێدوانەی بەڕێوەری یەک لە بەڕێوەرەکانم بینی هەنی پێی سەرسامم بەڕاستی ئەوەی کە ئێمە دەیبینین لە شەقام دەنجی هاوڵاتیان تەواو بەرزە لەسەر نرخی گرانی کارەبا بەڵام بەڕێوەبەرێک دێتن پۆزش دێنێتەوە بۆ بابەتە باشە لەو دەڤەرە یعنی ناکرێتن ئەنی بەو نوعیەتە بێتن دەبێت لانی کەم بکرێت دیفاع لە هاوڵاتیانی خۆی بکاتن کە کارەبا بەراورد بە وڵاتانی دەور و پشتمان تا چەندە گرانترە لە هەرێمی کوردستان ئەکرێت بەم شێوەیە بەم نرخە گرانە کارەبا بە هاو نیشتیمانیان بفرۆشێتەوە کاگازادە مەگەر دیقەت دەین ئەمە ناکرێت بەراوردە چی یەکجاریش بە وڵاتان بکەین باشە ئەمە وڵاتی تورکیامان لە پشتە نرخی کارەبا لەوێندەرێ بە 65 سنتە باشە گرانە لەوێندەرێ بەڵام ئیرانمان لە تەنیشتە بە هەمان شێوە ینی نرخەکە یەکجار ڕەمزیە ینی باوەڕ ناکەم لە مانگێکدا تو بە 3 مانگ بتوانی 10,000 دینار پارەی کارەبات لەو بێتەوە بەڵام ئەو لە بەدیل داهاتێ چی کردێ سوتەمەنی دابین کردیا باشە بەڵام ئەمەگەر تەماشا هەرێمی کوردستانیش بکەین هەرێمی کوردستان و عێراق لەسەر کانگای زێرە کاکە سامانەکی نەوتی یەکجار زۆری هەیە سامانەکی یەکجار غازی هەیە یعنی یەدەجی هەیە زۆرینەی وڵاتان بەڕێ دەکرێت و وڵاتی خۆتەوە قڵۆش بکەی وەنی دای بماڵی یعنی ماگانە کابرا 500,000 دینار موچەی بیت
بە دوو مانگزارێک پێی بدەیت 150,000 پارەی کارەبای لۆ بێتەوە خاوەن 4 سەرخێزان بی 5 سەرخێزان بیت بە چەو داهاتەی دینی کۆنتڕۆلەکەی ئەوەی کە ئەو لیڤڵانەی دیاری کردیە کوی توانێ مەسەلەن ویژدانی خۆی ئاسوودە بکاتن ئایا لیڤڵەکەی وان لەسەرێکەوەکو مەسەلەن بین تەماشا بکەین ئایا ئەندازیارن چنە ڕاوێشکارن هەرێکیان بەخۆیان لەسەر 3 میلیۆن و 4 میلیۆن دینار موچەیتیان لەسەر جیفانی خۆیان تەماشا هاوڵاتیانەکەن هاوڵاتێکی کارگوزار دێت لە شەقام خەریکی پاکردنەوەی ژینگە پارێزە 300,000 دینار موچەکەیەتی 300,000 کرێچی بی و پارەی کارەبا و ئاو بدەیتی بۆ ژیانەمێنێت ئەجا ئەوە نیگەرانی نەبەڕاستیانی هاوڵاتیانیش دەکرێت لەسەر ئەو بابەتە هەنی دەنجی خۆیان بەرز بکەنەوە ناکرێتن بەو نوعەتی بەردەوام بیتن دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستانیش پێداچوونەوە بەو لیڤڵانە بکات یعنی لانی کەم ئەو 400 وعدەیان دیاری کردی وەکو 72 دینار لانی کەم بکرێتە دوو لیڤڵ لەسەر 72 دینار بڕوات باشە ینی ناکرێتن ئەتو بەو نوعەتی هاوڵاتی خۆت دابە ماڵی لە داهات ینی ناکرێتن یەکجارانی کە تەماشاکەی دەنگەکی یەکجار بەرسێ لەسەر نرخی دۆخی گرانی کارەبا بە تایبەتی سۆران ئەم ساڵ بەفری زۆر باری هاوڵاتیان سەرڕای ئەوەی کە سوتەمەنی کەمیان پێدرا و بەرمیلێکیان پێدرا و ناسار بوون کارەبایان بە ڕێژەکی زۆر بەکارهێناوە بەڵام ئەبینی پارەی زۆریان بۆ هاتەوە ینی ئەکرێ بەو شێوەیە نرخەکەی حساب ناکرێتن بەو نوع حیساب کرێسام کە لێرە قساکەمانی سەرمامە کە لێرە قساکەم لە سۆرانم باشە ئەوە بەرەو ئەو مانجی دووە باشە هیچ کاتێک هیچ ساڵێکێرانە بۆ حدە سارنە بۆ لە چەند ساڵی ڕابردوودا ینی هاوڵاتیانیش دەکرێت دەست بە کارەبایەکەوە بگرن ینی بتوانن کۆنتڕۆلی بەکارهێنانی کەرستەکانی خۆیان بکەن بەڵام دەشکرێت حکوومەت لە سەری واجبە ینی مافەکی سەرەتایی ئینسانە ناکرێتن ئەتو بێی بە هەموو نەوعیەتێک هاوڵاتی خۆت دا بەماڵێ برێ هەرچی هەیە دەبێ من کۆنتڕۆل لەژێر دەستی من بیت ئەگەر تو مافی هاوڵاتی خۆت نەدەی ناکرێت ئەگەر بین تەماشا بکەین کاگازات ڕۆژهەڵاتی ناوین بە قەیرانی دەوڵەتدا تێدەپەڕیت یعنی یەک کە لەو بژاردانە ئەمە تەماشا بکەین بەهاری حەڕەویمان دیت یعنی ئەوە حەراق لەژێر هەڕەشەدایە ئەوە سووریامان دیت ئەوە لیڤیامان دیت ئەوە یەمەنە بینین ئەمە جێمان نەمانە بینین لەسەر ئەو بابەتانە یعنی دەکرێت ئێرانەش پێداچوونەوە بکات یعنی دەبێتن وە بکات هاوڵاتیانی خۆی لە پشتی ڕابەستیت یعنی وەکو قەرغانێک بێن ببینیت یعنی ناکرێت و بێی هەموو شتێک پشت هاوڵاتی خۆت بکەی بەس بە زەڕی بە و بات دای بماڵێ زۆر باشەکە کارۆخ هاوڵاتی چی بکە بۆ ئەوی پارەی کەمتری بۆ بێت ئەو حکوومەت نرخی لەسەر گران کردوونە و دەسەڵاتیان نییە تەنها دەسەڵاتیان ئەویان هەیە کە ناڕزایی دەربڕن بەرابەر حکوومەتیش پێویستە بە بڕیارەکانی دابسێتەوە نرخ گران کرا بەڵام هاوڵاتی چی بکەن بۆی نرخەکەیان کەمتر بێتەوە لە ئێستا وەڵی ئەوەی کە هەیە ئەمان ئەندە بتوانین لە ماڵی خۆت کۆنتڕۆلی ئامێرەکان بکەی لە حەدی پێویست بەکاریان بینی ئەمە تەماشامان کردێ لیڤڵی یەکەممان کە 400 وعدە بە 72 دینار بیت بەشی کەرستەکانی کەمی ناو ماڵەکات ینی وەکو 3 ئەمپێرەکەی مۆریدەوابی کە ڕامانشا ماگانە 8 ساعت کارەبای پێداین ئەو دەتوانێت ئێستا لە بەدیلی ئەوەندە بەکاری بینێ و 400 وعدە هەر زیاتر بەش ناکات لە دوایی بۆیلەرمان هەیە ئاو گەرم کرد ئەویش دەتوانێت ئەگەر ڕۆژانە بۆ 7 ساعت بەکاری بینی ماگانەش 50,000 لۆ 600,000 دینار پارەت لۆ دێتەوە لەویش ینی بەڕاستی ئەوکانیان دەبی هەر لەو حەدە کۆنتڕۆلی بکەیت زیاتر ناتوانانی بەکاری بینی سپلیت و شتانە ناتوانانی بەڕاستی بەو ڕێژەگرانی بەکاربینی چەند کارەبای بۆ دێتەوە سەلاجە بەردەوام خەڵک پێی ئەکات بەکاری دێنێ ئەوانە چەند کارەبای بۆ دێتەوە ماگانەگە ئەگەر دیقەت دەین ئەگەر هەر هاوڵاتیەک ڕۆژانە 13 کیلۆوات کارەبا بەکاربینیت دەتوانیت ینی سەلاجەی لە ماڵی خۆی پێ بکات چەند گلۆپەشیش پێ بکات تەلەڤیزیۆنیش پێ بکات ئەوانە ماگانە هەتا 30,000 دیناری لۆ دێتەوە بەڵێ بەڵام لەوی بەرەو سەرەوە دەستەن و 1970,000 خۆش بە کارۆخ زۆر سپاس دەکەین بۆ زانیاریەکانت زۆر سپاس بەڵام من ئەگەڕێمە لای ئێوە دیارە هاوڵاتیان لە ئیداری سۆرانگلەی سەرچیان لە بواری کارەبا لە ئێستاداکە ئەگەر چی کراوەتە 24 کاتژمێری بەڵام ناوەش زۆر زار کارەبایەکە ئەگوژێتەوە دوێنێ چەند کاتژمێرێک بژاوە لە ماوەی ڕابردوو چەندین جار بژاوەتەوە گرفتی هەیە بەڵام گرفتە سەرچیەکە نرخە کە هاوڵاتیان لە توانایاندا نیە ئەو نرخە زۆرە بە حکوومەت بدەن ئێمە بینین هاوڵاتیانێکی زۆرمان لە ژێرهێڵی هەژاریدا ئەژین کە توانای ئەو پارە زۆریان نییە ئەبینی هاوڵاتیەک ڕەنگە ماگانە موچەی 300,000 400,000 بێ تۆ 150,000 کارەبات بۆ بێتەوە یا 200,000 بۆ بێتەوە یا 100,000 بێتەوە چەندی بە کرێی کارەبا ئەدەی چەند بە کرێی ئاوە دەی چەند بە کرێی خانووە دەی کە زۆرێک لە هاوڵاتیان کرێچیشن حکوومەتی هەرێم ناکرێت بەم شێوەیە هاوڵاتیانی مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکات پێویستە بە خۆیان دابچنەوە بەرپرسان و ئەرچی سەرشانی هاوڵاتیان سوک بکەن